پاش کۆتایی هاتنی مۆندیال میری قەتار پەیامێکی بڵاو کردەوە و ڕایگەیاند ناوازەترین پاڵەوانێتیان ڕێکخستووە بە پێی ئامارەکانیش قەتەر توانیوێتی ئامادەکاریەکانی ئەو مۆندیالە لە دیدگای نیشتیمانی خۆیدا جێبکاتەوە ئەو پاڵەوانێتێشی وەک هەل بۆ پرسی سیاسی و ئاینی و گەشتیاری و بازرگانی بەکاربێنێت. لەگەڵ کۆتایی هاتنی پاڵەوانێتی مۆندیال سەرکردەی وڵاتان، یاریزانە بەناوبانگەکان، دامەزراوە وەرزشیەکان و میدیاکان ستایشی قەتەر بۆ ڕێخستنی ناوازەترین مۆندیال دەکەن و دەڵێن قەتەر توانیوێتی ناوازەترین مۆندیال بەڕێوە ببات و سەرۆکی فیفاش دەڵێت دەکرێت مۆندیالی قەتەر وەک نمونەی کارامەیی بۆ مۆندیالەکانی دیکە وێنا بکەین. هەروەک باس لە دەستکەوتی زۆر دەکرێت کە قەتەر لە بەڕێوەبردننی مۆندیال بەدەستی هێناوە و لە ئایندەشدا بەدەستی دەهێنێت لە سایی میوانداریکردنی ئەو پاڵەوانێتیە جیهانیە بە تایبەتی کە دەکەوێتە چوارچێوەی دیدگای نیشتیمانی قەتەر بۆ ساڵی 2030 کە ئامانج لێی بەرزکردنەوەی ئاستی ژیانی هاوڵاتیانە لە ڕێگەی پتەوکردنی ژێرخانی ئابووری. بە پێی داتای ئاژانسی هەواڵی قەتەر لە ڕووی ئابووریەوە پاڵەوانتیەکە زۆرترین داهاتی دارایی لە مێژووی خۆیدا بەدەستێناوە. بە جۆرێک داهاتی دارایی پاڵەوانێتیەکە نزیکەی 7 ملیار دۆلار بوو و جگە لە داهاتی ڕاستە و خۆش ئامادەکاریەکانی ئەو پاڵەوانێتە بۆ قەتەر و بوژانەوەی ئابووری و لایەنی گەشتیاری و بناغی وڵاتێکی پێشکەوتوو دەمێنێتەوە. قەتەریەکان توانیان مۆندیال وەک دەرفەتێک بۆ ناسینی کەلتوری گەلانی عەرەب لە ڕێگەی ئامادەکاریەکانەوە کە وڵاتەکە نیشانی داوە بە هاوسەنگی لەگەڵ بەکارهێنانی نوێترین پێشکەوتنە جیهانیەکان لە بواری ئابووری و زانست و وەرزش و خەرجکردنی زۆر بۆ پرۆژە بەردەوامەکان بەکاربێنن. لە ساڵانی داهاتوودا پێشبینی دەکرێت کە قەتەر بە میوانداری پاڵەوانێتیەکانی دیکە نزیکەی 40 ملیۆن گەشتیار بۆ خۆی ڕابکێشێت بە تایبەتی کە لە هەموو جیهانەوە 1,200,000 سەردانکەری بۆ بینینی یاریەکانی پاڵەوانێتیەکە هەبوو. بە پێی راپۆرتی ئاژانسە قەتەریەکان داهاتی دارایی ڕاستە و خۆی پاڵەوانێتیەکە 8 ملیار دۆلاری تۆمار کردووە لە کاتێکدا پێشبینیەکان ئاماژە بەوە دەکەن کە داهاتی ئابووری درێژخایان لە نێوان ساڵانی 2022 بۆ 2035 دەگاتە 9.9 ملیار دۆلار. ئەمە جگەلەوەی پێشبینی دەکرێت ئابووری قەتەر لە ساڵی 2022 بۆ 2023دا بە ڕێژەی لە سەدا 3.4 گەشە بکات لە کاتێکدا بە مەبەستی ئامادەکردنی یاریگاکان و ژێرخانی پێویست و گەشتیاری بۆ میوانداریکردنی پاڵەوانێتیەکە قەتەر 220 ملیار دۆلاری خەرج کردووە. بە پێیوتەی شارەزایانی ئابووریش ئەم خەرجکردنە ڕنگدانەوەی ئەرێنی دەبێت لەسەر داهاتووی گەشتیاری لە چوارچێوەی استراتیژی هەمەچەشنکردنی سەرچاوە ئابووریەکان دوور لە نەوت و غازی سروشتی. لە کاتێکدا قەتەر یەکێکە لە گەورەترین بەرهەمهێنەر و هەناردەکارانی غاز، بەڵام هەوڵ دەدات گەشەی ئابووری گەورەتر دوور لە کەرتی وزە کە ناجێگیرە بەدەست بێنێت و لە بری ئەوە ببێتە ناوەندێکی جیهانی بۆ بازرگانی و گەشتیاری.